سەرۆک بارزانی لەگەڵ پاتریارک کاردیناڵ لوئی ساکۆ سەرۆکی کەنیسەی کلدان لە عێراق و جیهان کۆبووە. هاوکات سەرۆک بارزانی نیگەرانی خۆی لە بڕیارەکەی سەرۆک کۆماری عێراق بۆ کشاندنەوەی مەرسومی سەرۆک کۆماری تایبەت بە کەنیسەی کلدان نیشاندا و هیوای خواست کە پێداچوونەوە بە بڕیارەکە بکرێت و ڕاست بکرێتەوە. لا سەلاحەدین سەرۆک مەسعود بارزانی پێشوازی لە پاتریارک کاردیناڵ لوئی ساکۆ پاتریارک و سەرۆکی کەنیسەی کلدان لە عێراق و جیهان و شاندێکی یاوەری کرد کە پێکاتبوو لە ژمارەیەک لە مەترانەکانی ئاینی کریستیان لە هەرێمی کوردستان و عێراق. لە دیدارەکەدا کاردیناڵ لوئی ساکۆ سوپاسی ئەو ڕێز و پێزانینەی کرد کە لە هەرێمی کوردستان بۆ هێما و کەسایەتیەکانی ئاینە جیاجیەکان هەیە. هەروەها سوپاسی فەرهەنگی پێکەوەژیانی کوردستانی کرد کە بۆتە هۆی پاراستنی پێکاتەکان و مێژوو کولتورەکانیان. هەروەها دەستخۆشیشی لە سەرۆک بارزانی کرد کە بە حکمت و ڕابەرایەتی خۆی پێکەوەژیان و ئاشتی و ژیانی هاوبەشی پێکاتە جۆرا و جۆرەکانی لە کوردستان پێشخستووە. ڕاشیگەیان کە شانازی بەو ژیانە هاوبەشەوە دەکەین کە بۆ هەموو لایەک لە کوردستاندا هەیە. لە بەشێکی تری وتەکانیدا کاردیناڵ لوئی ساکۆ ئاماژەی بە بڕیاری ئەم دوایەی سەرۆک کۆماری عێراقدا بۆ کشاندنەوەی مەرسومی سەرۆک کۆماری تایبەت بە کەنیسەی کلدان با بڕیارێکی نادروست و مەترسیداری لە قەڵەمدا کە پێکاتەی کریستیانی بریندار کرد و دژی بنەماکانی پێکەوەژیان و ئاشتەواییە. سەرۆک بارزانی هێمای بەوەدا کە کوردستان سەرزەمینی پێکەوەژیان و ئاشتەوایی نێوان هەموو پێکاتە نەتەوەیی و ئاینەکانە. ئەوەشی خستە ڕوو کە لە شەڕی دژی تێرۆرستانی داعشدا بە شاندێکی پیاوانی ئاینی کریستیانم ڕاگەیان کە کوردستان وڵاتی خۆتانە و نابێ بیر لە جێهێشتنی بکەنەوە یان پێکەوە بە سەربەرزی لەسەر ئەو خاکە دەژین یانیش پێکەوە دەمرین. سەرۆک بارزانی نیگەرانی خۆی لە بڕیارەکەی سەرۆک کۆماری عێراق بۆ کشاندنەوەی مەرسومی سەرۆک کۆماری تایبەت با کەنیسەی کلدان نیشاندا و هیوای خواست کە پێداچوونەوە بە بڕیارەکە بکرێت و ڕاست بکرێتەوە.